کەواتە دیارە ڕاپەڕین بە کۆی گشتی خەڵک تێدا بەشدار بووە لە هەردوو ڕەگەزی نێرومێ کاوشانی پێشمەرگا ڕاپەڕینیان ئەنجام داوە. دیارە ڕاپەڕینی کوێژ کە نۆی سێیە ژنان بەشدارێکی کارا بوون بە تایبەت کە ژن هەبوونە لە شانەکانی بروسکدا دیارترین نمونەیان کوردەخانە وەژنەکانی دیکە بەشێکی زۆر لەو ژنانەی لە گەڕەکی جەمعیە لە گەڕەکی گردی لە ئازادی کاتی کە بانگەوازی ڕاپەڕین کراوە لە مزگەوتی گەورەوە بەدەم بانگەوازەکەەوە چوون و ئەوان هەوڵیان داوە دەرگە بە دەرگە لە دەرگەی ماڵەکان بدەن و خەڵک بێننە دەرێت تاوەکو هاوکاری پێشمەرگە بن بۆ ڕاپەڕین. تەنانەت باس لەوەی دەکرێت یەکێک لەو ژنانە ژنی جاش بووە بەڵام بە ئەو حەماسە کوردایەتی کە لە ناخی هەبووە هەستاوە بە پاڵپشتیکردنی ڕاپەڕین. بۆیە لە ڕاپەڕیندا جگەلەوەی کە ژنان بەشدارێکی کارا بوون لە هەمان کاتدا شەهید و قوربانیشیان داوە لە کۆیە چوار کەس لە ڕەگەزیمێ بوونەتە قوربانی ڕاپەڕینی کۆیە هاوشانی پێشمەرگە و هاوڵاتیەکانی دیکەی شاری کۆیە. بۆیە ژنان بەشدارێکی کارا بوون لە ڕاپەڕین و سەرجەم خەباتە سیاسیەکانی کە گەلی کورد کردوویەتی.